دروشمی ژن ژیان ئازادی لە کوردستان هەڵکرا و هەموو جیهانی گرتەوە. بانوویەکی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان لە سەقزەوە بۆ گەشت بەرەو تاران بەڕێ دەکەوێت. هەر هێندەی پەچەی لار دەبێت و زڵف و ئەگریجەی نەشمی لە کوردەکە لەسەر شەقامەکانی تاران دەردەکەون، پۆلیسی ئەخلاقی ڕێژیمی ئێران دەستگیری دەکەن. ڕۆژی 16 نۆی 2022 بەهۆی ئەشکەنجە و ئازارەوە لە تارانی پایتەختی ئێران گیان لەدەستەدات. کوشتنی بەنەحەقی ژینە بووە هۆی بەرپابوونی شۆڕشێکی گەورە کە ئاورنگەکەی لە کوردستانەوە سەری هەڵدا و هەموو کوچە و کۆڵانێکی ئێرانی گرتەوە. شۆڕشی ژینە لە دوای شۆڕشی ئیسلامی ئێران لە ساڵی 1979 ڕووخانی محەممەد ڕەزاشا گەورەترین ڕاپەڕینی جەماوەری بوو لە وڵاتەدا کە هەزاران کەس تێیدا گیانیان لەدەستا و بریندار بوون. تا ئێستاش زیندانەکانی کۆماری ئیسلامی ئێران پڕان لە شۆڕژگێڕانی شۆڕشی ژینە و ڕۆژانە سزای لە سێدارەدانیان بەسەردا دەسەپێنرێت و بەشێکشیان لە ژێر ئەشکەنجەی هێزە ئەمنیەکانی ئێران گیان لەدەستەدەن. خەڵاتی مافی مرۆڤی ساخارۆف ساڵانە لەلایەن یەکێتی ئەوروپاوە دەبەخشرێتە ئەو کەسیان گروپانەی دژی ستەمکاری لە جیهاندا دەوەستنەوە و بەرگری لە ئازادی ڕادەربڕین و بیرکردنەوە دەکەن. ئەم ساڵیش خەڵاتی ساخارۆف لەلایەن پەرلەمانی ئەوروپاوە بەخشرایە ژینە و شۆڕشی ژن ژیان ئازادی. ئەگەرچی وابڕیار بوو کە بنەماڵەی ژینە لە پەرلەمانی ئەوروپا ئامادە بن و خەڵاتەکە وەربگرن، بەڵام هەرزوو کۆماری ئیسلامی ئێران ڕێگری لێکردن و نەیهێشت دایک و باوکی ژینە گەشتی دەرەوەی وڵات بکەن. بەڵام بە نوێنەرایەتی بنەماڵەی ژینە، شۆڕژگێر و ئەکادیمی و پارێزەر ساڵح نیکبەخت لە پارلەمانی ئەوروپا ئامادە بوو پەیامی بنەماڵەی ژینای گەیاند بە گوێی هەموو جیهان. ساڵح نیکبەخت کە خۆی داکۆکیکار و خەپاتگێڕێکی کووردە دژی ستەمکاری ئێران بەرامبەر گەلی کورد، پەیامی موژگان ئیفتخاری دایکی ژینە ئەمینی بە شیعرێکی سوارەی ئێلخانی زادە دەست پێ کرد و گوتی: بەو دەمەت کە بۆنی سەد بەهاری لێوە دێ، بۆنی دەشتی بەختیاری و باوشی چیای بەدەستی با بە گوڵ چناوی لێوە دێ. بە هیوای ئەوەی زمانی کوردیش لە پارلەمانی ئەوروپا لە پاڵ زمانەکانی دیکەی جیهان بۆ وەرگێڕانی پەیامەکان جێگر بکرێت. لە بەشێکی پەیامەکەی دایکی ژینادا هاتووە وێڕای ڕێگریکردن لە چوونە دەرەوەیان لە ئێران بۆ وەرگرتنی خەڵاتەکە، ئاماژەی بە مەرگی ژینە و تێپەڕکردنی سنوورەکان و گیانبەخشینی دووبارە بە ئیرادەی ڕزگاری کرد. لە بەشێک لەم پەیامەدا هاتبوو ژینە نیشاندەری ژیانە، ژینایە کە ناوی بوو بە ڕەمزی ڕزگاری و خەونی ئازادی لە زێدی کوردستانی خۆیەوە گەیاندی بە هەموو جیهان. دایکی ژینە لە کۆتایی پەیامەکەیدا دەڵێت بە هیوای ئەوەی لەسەر تاسەری جیهان هیچ ژنێک لە گوتنی وشەی ئازادی سڵ نەکاتەوە. ڕۆبێرتا مێتسۆلا سەرۆکی پارلەمانی ئەوروپا لەبارەی بەخشینی خەڵاتەکە بە ژینە ئەمینی گوتی: 16 ئەیلول ساڵێک بەسەر کۆچی دوای ژینە ئەمینیدا تێپەڕی. پەرلەمانی ئەوروپا لەگەڵ ئەو کەسە بوێرانەیە کە هەمیشە شەڕی یەکسانی، شکۆ و ئازادی دەکەن لە ئێران. ئێمە لەگەڵ ئەوانەین کە تەنانەت لە زیندانیش دروشمی ژن ژیان ئازادی دەڵێنەوە. بەدەست نیشانکردنیان بە براوەی خەڵاتی ساخارۆفی 2023 بۆ ئازادی بیرکردنەوە، ئێمە یادیان دەکەین و هەمیشە لەگەڵ ئەوانەین کە زۆرترین خەباتیان بۆ ئازادی کردووە. به امید آنکه هیچ صدایی در تمام جهان از گفتن کلمه آزادی نهراسد. مژگان افتخاری، مادر زنده یاد ژینا ئەمینی از شهر سقز کردستان ایران.